الحمد لله الذي اصطفى والصلاة والسلام على حبيبه المصطفى وعلى آله وصحبه شرفاء. خۆشەویستانم ئازیزان خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و جارێککە هاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست لە بەرنامەی نووسین و یادەوەری. خۆشەویستان لە چەند ئەڵقەی ڕابردووە ئەندازەیەک قسەمان لەسەر تەوژمی ئیسلامی کرد بەس بەو مانایی کە ئایا تەوژمی ئیسلامی سەر بە ئاوا بڵێن ئەوەی کە پێگوترێت تەوژمی ئیسلامی یاخود پێگوترێت هێزی ئیسلامی یاخود ئەوەی کە پێگوترێت حیزبی ئیسلامی بە ئاوا بڵین ئایا سەر بە ئایدۆلۆژیایەکی تایبەتە یاخود دەرە ئایدۆلۆژیا خود بە ئایدۆلۆژیایە یاخود ئەو ئیسلامی کە هەڵی گرتووە یاخود ئەو جۆری ئیسلامەتی کە هەڵی گرتووە ئیسلامەتێکی ئایدۆلۆژیە یاخود نەخێر ئیسلام بە شێوەیەکی پانوپۆڕ یاخود بە ئەو پانتایە فراوانەی کە ئیسلام خۆی هەیەی بەو شێوەیە هەڵی گرتووەوە بە جۆرە لە جۆرەکان تەبەنی ئیسلام بە شێوەیەکی گشتیەکە. ئەندازەیەک جەنابی مامۆستا عەلی باپیر لە دوو ئەڵقەی ڕابردووە ئەندازەیە قسەی لەسەر ئەمە کرد هەرچەنە ئەو بابەتە تۆزێک پەیوەندیدار نەبوو زیاتر بە ناوەڕۆکی کتێبەکەوە بەڵام کە سەیری ناوەکاکەی تەوژمی ئیسلامی و ئالمانی و خاڵە هاوبەش و جیاوازەکانیان ئەمە هەر بۆ خۆی ئەم ناوە یاخود با بڵێن ئەم عینوانە بۆ خۆی قسە هەڵەگرێ ینی ئێمە ناچارەکە بەر لەوەی کە بچینە ناو کتێبەکە پرسیار لەسەر تەوژمی ئیسلامی و دیسان دەسەر تەوژمی ئالمانیش بکەین بۆی بزانین ئەو ناوەڕۆکەی کە ئەم کتێبە هەڵی گرتووە یاخود ئەو ئیسلامەتی یاخود ئەو ئالمانەتی کە ئەچێتە ناوەڕۆژ ئەم کتێبەوە بریتە لە چی بۆیە ڕەنگە ینی لە چەند ئەڵقەی داهاتوو دیسان ئەندازێک لە دەور و پشتی کتێبەکە و بەرگەکەی و عینوانەکەی و هەروەها مەهامەکانی کتێبەکە جارێ بمێنینەوە ئەنجا بچینە ناوەڕۆکی کتێبەکە بۆیە لێرەوە ڕەنگە قسەمان زیاتر لەسەر ئالمانێت بێ یاخی بابزانین مامۆستا عەلی باپیر ئالمانێت چۆن پێناساکە یاخود با بڵێن ئەو حەقیقەتەی کە بۆ ئالمانێت هەیە ئەو چۆنی پێگەیشتووە بە چ جۆرێک ئەو شرۆڤەیەکە چونکە ینی ڕوون کرایەوە لەوەی کە هەندێک چەمەکەن چەمکی سیاسی ئەم چەمکانە ینی زۆر جار زیاد لە پێناسەیەک هەڵەگرن یاخود با بڵێن پێناسەیەکی ڕوون و ئاشکرا و وەروها کۆنکرێتیان نییە ڕەنگە ئالمانێتیش بریتی بە لەو چەمکەی کە دیسان بە جۆرە لە جۆرەکان بچێتە دەرەوەی شوناسێکی کۆنکرێتی بە تایبەتی کە دابەشە بە بەسەر دوو قوتابخانەیە قوتابخانەی ئەوەی کە پێگوترێت قوتابخانەی بەریتانی کە ڕەنگە ڕوویا و بە جۆرە جۆرەکان ئەوەی کە مامۆستا پێڵێ بووناسیەکەی ینی جۆرێک بێەوە ئەوەی کە پێگوترێت قوتابخانەی فەڕەنسیش ڕەنگە جۆرێکی تر بێ ئیتر لێرەوە لەگەڵ جەنابی مامۆستا عەلی باپیر وردە دێنە سەر ئەوەی کە بزانین ئەوەی کە کتێبەکە بە تەمایە و وەکو ناوەڕۆک هەڵی گرتووە سەبارەت بە تەوژمی ئیسلامی و تەوژمی ئالمانی با بزانین ئەوانەی کە پیانە گوترێ خاڵی جیاواز و ئەوانش کە پیانە گوترێ خاڵی کۆک بزانین چییە کتێبی تەوژمی ئیسلامی و ئالمانی خاڵە هاوبەش و جیاوازەکانیان ئەم کتێبە ئەگەرچی لە ڕێگاوە ئەوە دەسەلمێنێ کە هەر کامە لە تەوژمی ئیسلامی و ئالمانی لە بنەمادا لێک جیاوازن بەڵام دەیەوێت ئەو خاڵە هاوبەشە گرنگانەش پیشان بدات کە بەشی ئەوە دەکەن کە ئەم دوو تەوژمە پێکەوە بە تەبایی بژین لەم کتێبەدا خاڵە هاوبەشەکان پێش جیاوازیەکان کەوتون بەو مانایی دەشێت لە شتە سەرەکی و گرنگەکاندا لێک نزیکیەکی ئەوتۆ هەبێت ئەو کات جیاوازیەکان نەک نابن بەمایی کێشە بەڵک و پانتایی بیرکردنەوەی گشتی دەوڵەمەند دەکەن ئەم کتێبە لە ساڵی 2008 بە شێوەی وتاری یەک بە دوای یەکدا لە ڕۆژنامەکانی هاوڵاتی و ئاوێنەدا بڵاو کراونەتەوە و دواتر کراوە بە کتێب ئەم کتێبە تا ئێستا 3 جار چاپ کراوە و تیراژێکی زۆری لێ بڵاو بووتەوە لە پێشەکی چاپی سێمدا نووسەر دەڵێ هەر کام لە تەوژمی ئیسلامی و ئالمانی لە هەرێمی کوردستانی عێراق و وڵاتانی دیکەی جیهانی ئیسلامیدا واقعین و نکوڵی لە بوونیان ناکرێ و هەر کامێکیشیان بوونی ئەوی دیکەیان نادیدە بگرێ خۆی بە هەڵەدا دەبات. مامۆستا زۆر بەخێر بی سوپاس دەکەین بە ئامادەبوونت. زۆر سوپاس کاکە پەیوەندیان ئێوەش بەخێر بێن. سوپاس دەکەین. مامۆستا با لەو پرسیارەوە دەست پێ بکەین
ئەم تەوژمی ئەلمانی و ئەسلامی کە لە کتێبەکە هاتووە، یعنی ئەوەی کە کتێبەکە کردوێتی بە عینوان تەوژمی ئیسلامی و ئەلمانی، با بزانین ئەنی ئەم تەوژمە دوو تەوژمی فیکرین لەسەر گۆڕەپانێک مەسەلەن بۆ نمونە بە ئەوە بڵێن مەلمەلانەی سیاسیەکەن، دوو جۆر ئایندارین مەسەلەن بۆ نمونە لە جوگرافیاکە مەسەلەن بۆ نمونە بژین، یعنی ئەمانەوێ بزانین جارە ئەلمانێت ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە بوو بە دوو تەوژم، یەکێ مەسەلەن بۆ نمونە تەوژمی ئیسلامی و تریشان تەوژمی ئەلمانیە، قسەکە لەسەر ئەوەیە با بزانین ئەو مەلمەلانەیە کە دوایی ناوڕۆ دەبێ بە ناوڕۆکی کتێبەکەش با بزانین چییە مامۆستا. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. كاك بيوند أم كتابة كاونا و نیشانم بۆ هەڵبژاردووە، دیارە نێوەڕۆکەکەشی هەوڵم داوە لە چوارچێوەی ناو نیشانەکەی دابێ. قسە لەوە دەکا، قسە لە دوو تەوژم دەکا، لە دوو ڕەوت دەکا بە عەرەبی ئیتیجاه تەیار، کە یەکێکیان ئیسلام تەبەنی دەکا بۆ ژیان، ئەوی دیکەشیان سیکۆلاریزم تەبەنی دەکا. دیارە من وشەی عەلمانیەتم بەکارهێنا کە هەوڵیان داوە بیکەن بە مانا و تەرجەمەی سیکۆلاریزم، هەرچە ڕەنگە مانایەکی پڕ بە پێستیش نەبێ، و هەندێک کەسیش ئێستاش لەگەڵدا بێ وشەی عەلمانیەت بە هەڵەت تەلەفوز دەکەن، بە هەڵە گۆ دەکەن، دەڵێن عیلمانیەت، کە ئەوە نەزانم ڕەنگە دوای جەنابت بگێ حتمما لە پرسیارەکاندا ڕەنگە بگێ ئەوەش کە پێناسەی ئیسلام و پێناسەی عەلمانیەت، بۆی من لێرەسە ناچمە نێو بنج و بناوانی ئەوە، بەڵام مەبەستمان لە تەوژمی ئیسلامی ئەو خەڵکانن کە ئیسلام وەکو بەرنامەی ژیان تەماشا دەکەن و دەیانەوێ لە ژیانی تاچی، خێزانی، کۆمەڵایەتی، سیاسیاندا پابند بن بە ئیسلامەوە و ئیسلام تەبەنی بکەن، بە بووناسیەکەیەوە، بە ئیمان و عەقیدەکەیەوە، بە شەریعەتەکەیەوە. جا شەریعەتەکەشی دیارە بۆ چەند ڕەهەندێک دابەش دەبێ، بواری کۆمەڵایەتی، ئابووری، سیاسی، ئیداری، و لە بەرامبەریشیدا تەوژمی عەلمانی واتە تەوژمی سیکۆلاریست، ئەگەر وەکو خەڵکەکان بڵین وێنای بکەین، ئەگەر وەکو فیکرەکە سیکۆلاریزم واتە قوتابخانەکە تەوژمەکە، سیکۆلاریستەکانیش ئەوانن کە شوێنە و قوتابخانەیە دەکەون، ئەوانیش کەسانێکن کە بڕوایان بە ئیسلام نییە وەکو بەرنامەی ژیان، بڕوایان بەوە نییە کە لە ڕوانگەی ئیسلام و تەماشای شتەکان بکەن، هەرچەندە وەکو گوتم دوایی ئێمە دێنە سەر پێناسەی عەلمانیەت، سیکۆلاریزم، بەڵام چوارچێوە فراوانەکەی تەوژمی عەلمانی یا سیکۆلاریست ئەوەیە کە بڕوای بە نەکرە ئیسلام، بڕوای بە هیچ بەرنمەیەکی خوایی نییە کە ژیانی مرۆڤ ڕێکخا. لە ڕاستیدا سیکۆلاریزم ئەو تەرجەمە ڕەنگە ڕاستتر بێ کە دەڵێت دنیاگەرایی یاخود بڕوانەبوون بە دەستوەردانی خوا سوبحانەهو وتەعالا لە ژیانی بەشەردا. هەر لە ئەسڵدا بۆ ئەوە دانرا ئەو ڕێڕەوە کە ڕێگە بگرێ لە ئاینی بەرجەستە لە چینی ئەکلیرۆس، یعنی و کڵێسا کە لە ڕۆژ ئاوا هەبوو،
ڕێگەی لێ بگرێت دەزوەرداتە ژیانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی کە وەکو من لە هەر لەم کتێبەشدا باسم کردووە و لە کتێبی چەند مەسەلەیەکی باوی سەردەمدا لە باسی ئەڵمانیەتدا باسم کردووە هەروەها لە مەوسوعەی درەوشاوی ئیمان و پوشەڵی ئیلحاددا باسم کردووە بە تەفسیل بەسەرهاتی سەرهەڵدانی ئیلحاد لە ڕۆژئاوا سەرگوزشتەی سەرهەڵدانی ئیلحاد ئەلبەتە ئەڵمانیەت مەرج نییە هەمووی ئیلحاد تەبەنی بکە ئیلحاد بە واتایە کە بڕای بە هیچ نەبێ نە ئەوەی بەلای ئەڵمانیەتەوە گرنگە بەلای سیکۆلاریزمەوە گرنگە ئەوەیە کە خوا سوبحانە وتعالە لە ڕێی ئاین و وەحیەکەیەوە کە بە پێغەمبەراندا ناردوویەتی دەزوەر نەداتە ژیانی بەشەرەکان بۆ خوان ژیانی خوان ڕێکخەن بە واتایەکی دی مرۆڤ لە ئەڵمانیەتدا دەبێ سەر بەرەو خوار بڕوا تەماشای پێش خۆی کا بڕوا و سەر بەرەو ئاسمان هەڵ نەبڕێ داخوا باس و خواسی لای خوا چییە وە خوا چی پێخۆشە و چی پێ ناخۆشە چی پێخۆشە بکرێت چی پێ ناخۆشە نەکرێ یعنی کرۆشی تەوژمی ئەڵمانی ئەوەیە جا دوایی لە پراکتیک و لە جێبەجێکردندا تەوژمی ئیسلامی خەڵکانێک لە تەوژمی ئیسلامی یا چەند پێکهاتەیەکی تەوژمی ئیسلامی بەلایەکدا لا دەدەن وەکو ئیسلام دەڵە وا ناڵێن وا ناکەن و لە نێو تەوژمی ئەڵمانیدا کەسانێک باسی دینداریش دەکەن و باسی مسلمانەتی دەکەن و باسی ئەوە دەکەن ئەوانش بڕۆیان بە هەموو شتێکی ئیسلام هەیە بەڵام ئەڵمانیەت شتێکی دیکە ئەوە حسابێکی کێ ئەوە قسەی وانە ئەمما تەوژمی ئیسلامی من مەبەستم پێوەی هەموو ئەوانەیە هەموو ئەو کەسانەیە کە لەم وڵاتی خۆماندا و لە وڵاتانی دیکەی مسلمان نشیندا دەڵێن دەبێ ژیانمان بەپێی ژینمان بەپێی دینمان بێ ئەو دینەی کە هاتووە کاڵای باڵای ژین بێ تەوژمی ئەڵمانی بە پێچەوانەوە دەڵێن دین نابێ پەیوەست بێ بە ژینە ئەو پەڕەکەی دین دەبێت شتێکی شخصی بێ پەیوەندی نێوانی مرۆڤ و خوا و نابێ پەیوەندی هەبێ بە ژیانی ئابووری کۆمەڵایەتی سیاسی ئیداری چونکە مرۆڤ بۆ خۆی ئەو توانای هەیە ژیانی خۆی لەو بوارانەدا ڕێکخا ئەو پەڕەکەی ئەگەر مافێکیش بە دین بدەن ئەوەیە کە پەیوەندیێکی ڕۆحی و فیکری بێ لە نێوانی مرۆڤ و خوادا و زیاترش پەیوەندی بە قیامەتەوە دەبێت ئەوە ئەمما ئەلبەتە وەکو گوتم دوایی پێویستەکە زۆر باش بینە سەر پێناسەی ئەڵمانیەت لە فەرهەنگەکانەوە و چوە مشتومڕی زۆر لەسەر ئەڵمانیەت هەیە بەڵاوەی کە گوتم ئەوە من پێم وایە کرۆکەکەیەتی و ئەوە چوارچێوە فراوانەکەیەتی بەتەکید مامەستا دوجار دێمە سەر ئەوەی بە درێژی ئەم شۆڕەڤکردنی ئەم کتێبە یاخود ئەو بەر ئاڵخانەی کەیکەین ڕەنگە هەموو جارە بێمەوە سەرەوەی کە ینی ئایا ئەمە پۆلێنێک بۆ ئەلمانێت دەکەین واتە ئەلمانێت بەیەک مەسەلەن بۆن منە دی دەبینین یاخود با بڵێن بە جۆرە لە جۆرەکان وا تەسەورەکەین کە ینی ڕێکخراوێکی باوا بڵێن بە جۆرە لە جۆرەکان ئەوەیە کە مەسەلەن بۆن منە یەک جۆرە یەک شوناسە یەک نازم ڕەنگە پرسیار لەوە بکەین ئایا ئەلمانێت پۆلێ نەکرێ یاخود یەک جۆر ئەلمانێت هەیە چونکە بەخۆ دەزانی لە ئێستاە مەسەلەن بۆن من ئەم چەم کەش و گۆڕانکاری بەسەر هاتووە بەس ئەمە بگەڕێمەوە بۆ سەر گرنگی کتێبەکە مامۆستا تاوانم کتێبە ڕاستە مێژۆکەی زۆر کۆن نییە وەزان بۆ ساڵی 2010 دەگەڕێتەوە تقریبا ئەو کاتە بە چەند وتارێک بەڵێ چەند ئاڵلقەیەک قسەکەم لەسەرەوەی مامۆستا ینی بەر لەوەی کە بینە سەرەوەی کە ئەم کتێبە چۆن بڵاوە بێتەوە مەسەلەن لە ڕۆژنامەیە بڵاوە بێتەوە دوایە کرێ بە کتێب قسەکەم لەسەر ئەوەیە 12 ساڵ لەمەوە بەر ڕاستە ئێستا کۆمەڵک گۆڕانکاری هەم لە تەوژمی ئیسلامی و هەم لە تەوژمی ئەلمانی هەیە هەتا لە شێوەی ئیدارەکردن بە یەکیشەوە لە شێوەی تەسەورات و ڕەنگە زۆر گۆڕانکاری بەسەر هات پێ مامۆستا ینی 12 ساڵ لەمەوە پێش ینی ڕەنگە بیرکردنەوەی ئەم دوو تەوژمە بیرکردنەوەیکی تر بوو بێ بەس قسەکەم لەسەر ئەوەیە مامۆستا تۆ چۆن ئەو کاتە بیر لەوە کردەوە کە تۆ کتێبێ بنووسی هەم خاڵ هاوبەش و هەم خاڵە نازام جیاوازەکانیش مەسەلەن بە جۆرە جۆرەکان دەربخی قسەکە لەسەرەوەیە ئەم مێژوە هێشتا زوو نییە ینی هێشتا مەسەلەن بای ئەوە هەیە کە بڵین لە 2010 تۆ چۆن بیرت لەوە کردەوە کە لە کاتێکە ئەم دوو تەوژمە
هێشتا ینی فکریان گەرم بوو بۆی بە یەکدا بچێشن و هەروەها تەسەوری واکرا کە مەسەلەن بە یەکەوە تەبانە بن چۆن لەو کاتەیە لەو لەحزە هەستیارەیە جەنابەت بیری لەوە کردوەوە کە کتێبێ بنووسی جارە لە پێشە خاڵ هاوبەشەکان پێش بخەیت ئەنجا بچی بۆ جیاوازیەکان مامۆستا. کاک پەیوەند یارە ئینسانی مسلمان جا چ بەندە چ هەر مسلمانیکە کە چبڕ لە ئیسلام حاڵی بوو بێ هەر بە بەرپرسیارەتی دەکا بەرامبەر بە کۆمەڵگاکە هەمووی بەرامبەر بەو خەڵکو و میلەتەکە لە نێویدا دەژی بەرامبەر بە هەمووی هەز بە بەرپرسیارەتی دەکا. یەک دوو کۆمەڵگا پێشکەوتوەکان و کۆمەڵگا پەرەسەندووەکان یا کۆمەڵگایە کە بێوێت بەرەو پێش بچێ گەشە بکە ئەو کۆمەڵگایە کە لە نێو خۆیدا پێکاتەکانی دەگەڕێن بۆ خاڵە پێگەیشتنەکان ئەو خاڵانەی کە لەسەریان پێک دەگەن لەسەریان کۆک و تەبا دەبن بۆی بیان کەنە پرد بۆ پەڕینەوە بۆ لای یەک دیت. ئەگەر نا هەر کەسە لە وەکو دەڵێ کەس بەڕبەی کەس نەپێوێ و کەس لە مەڕی کەس نەخێوێ کەس هەر کەسە بە دۆڵێک دابڕوە ئەوە نیشانەی دواکەوتوێتیە. جا ئەوە دوو یعنی من بیرم لەوە دەکردەوە کە ئەم کۆمەڵگای ئێمە دەبێ لە جیاتی ئەوە کە لەسەر جیاوازی فیکری لەسەر جیاوازی بووناسی لەسەر جیاوازی شێوەی بیرکردنەوەیان شیرروتری لە یەکدی بسوون کە وەکو جەنابەت گوتت ئەو کاتە فعلەن ئەوە هەبوو ئەلبەتە لەلایەن تەوژمی عەلمانیەوە من قسەی یەکێک لە بەرپرسەکانیشم لەوێدا لە پەراوێزدا هێناوە کە ئەوانەی دژی عەلمانیەتن دەبێت سەریان بکوترێتەوە ئەن بەو تعبیرە بەڵە ناو نهێناوە من خۆن لە ناوهێنانی هەندێک خەڵک کە بزانم دوای پێی ناشیرن دەبێت نایهێنن چکە ساڕەنگە بۆ خۆی ئەو نەفرە لەو قسەی خۆی پەشیمان بێت. بەس مامۆستا قەوسێک وەرگرم لە ناو ئیسلامیەکانی شابا تۆزێ ڕووی خۆشمان بگرێتەوە ڕەنگە لەلای ئێمە شەبوو بێ ئەو تەسەووری هەبوو کە ئیسلامیە کە دەسەڵاتی نێو قسەیەکی دەکا وەکو کاردانەوە زۆر جیالەوەی کە کەسێک دەسەڵاتی هەبێ بوو وڵات بەڕێوە بەرێو بڵێ بەسەری خەڵکی بکوتینەوە شکەوە بەکردەوە دەیکوێتەوە ئەگە قەناعەتەکەی وابێ قسەکەی پراکتیسە دەکا بەڵاوی دیکە قسەیە کە دەیکا ڕەنگە کە دەسەڵاتی کەوتە دەست بە زۆریشکە بیر بکاتەوە چکە کەسە کە لە کاردانەوەدایە لە حاڵەتی چەوسێنرانەوەدایە ڕەنگە هەندێک قسام بکە وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جارێک کابرایەک هات بۆ لای قەرزی لەسەر پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم گوتی ئەی بەنو هاشم ئێوە هەروە قەرز کوێرن وەکو بڵێ قسەی تند و بێجێی کرد ئەو هاوڵان خوالیان ڕازی بێ لێی تۆڕەمەوتیان ێ باشە قەرزە دەسەر پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم بە شێوەیەکی جوان داوای بکەوە فەرمووی دەعوه ئین لصاحب الحق مەقالا لێگەڕن بابای خاوەن حەق بۆ هەیە قسەیەکی بکە قسەکەی ناڕاستە بەڵام قەی ناکە مادام داوای حەقێکی خۆی دەکاتەوە ئەگەر تێش پەڕێنێ جا ئەوە دووەم یعنی کە جەنابک تۆ چۆنت بیر لەوە کردەوە یەکەم هەستکردنم بە بەرپرسیارەتی بەرامبەر بە خۆی کۆمەڵگایەکە ئێمە خۆیەکێکین لەو خەڵکە و کۆمەلگاکەشمان هەووی خۆی بە مسلمان دەزانێت وەک گریمان کەسانێکیش هەمن لەو کۆمەلگا دەخۆش بە مسلمان نەزانن ئەمە لە بەرامبەرێدا هەر خۆم بە بەرپرسیار دەزانم بە پێی فەرمایشتەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەر کامێک لە ئێوە چاودێرە بەرپرسیاریشە بەرامبەر بە چاودێری کراوەکان جا ئەوە هەندێک کەس تەوان هەندێک لە مامۆستایەکان بە هەڵە لە فەرمایشتە تێدەگەن و بە هەڵە مانایان کردووە جا لە بەرامبەریشدا کەسانێکی ناحەز بە ئیسلام هەڵساون هەندێ مانای هەڵەیان لێ هەڵهێنجاوە جار هەندێک لە مامۆستایان دەڵێن كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەر کامێک لە ئێوە شوانە بەرامبەری ئەوانش کە بۆکو بڵێ سەرپەرشتیان دەکە مەڕەکان ئەوە بەرپرسیارە لە حەقیقەتدا مەبەستی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە وشەی ڕاعی شوانێتی نییە ئەگەر هەموو شوان بینەدی مەڕەکە چێن كلكم هەمووتان نە هەر کامێکتان چاودێرە ئەسڵەن شوان بۆیە پێدەگوتر ڕاعی لأنه يرعى غنمه چاودێری مەڕەکانی دەکا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەر کامێک لە ئێوە چاودێرە دەبێ ئاگای لە کۆمەلگاکەی بێ هەر کامێکتان چونکە هەموو شوان بین ئەی مەڕەکە چییە
بەڵام دەگونجی هەموو چاودێر بین هەر کامێکمان چاودێر بێ بەسەر ئەوانی دیکەوە دوایی کە دەفەرمێ وكلكم مسؤول عن رعيته هەر کامێکیشتان بەرپرسیارە بەرامبەر بە ئەوانەی چاودێریان دەکا نەک بەرامبەر بۆی ئەوانەی دایان لەوە ڕێنێ جاوەکو گوتم هەندێک خەڵکی ناحەز بە ئیسلام کردن تەماشای ئیسلام وا تەماشای بەرپرسان دەکا شوانن واش تەماشای خەڵک دەکا مەڕ و مێگەلن پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام بەسی ئەوە نەبووە و ڕواڵەتی فەرمایشتەکەش وەکو گوتم ناگونجێ وا لێک بدرێتەوە کەواتە هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە خەڵک و کۆمەلگا دوو کۆمەلگای پێشکەوتوو کۆمەلگایە کە بێوێ بەرەو پێشەوە بچێ دەبێ پێک هاتەکانی بگەڕن بۆ خاڵە هاوبەشەکان پێکەوە هاوکاریان لەسەر بکەن و خاڵە جیاوازەکانیش بوار بەیەکدی بدەن کە خاڵی جیاوازیان هەبێ چونکە خوا سبحانه وتعالى دەفەرمێ ولا يزالون مختلفين إلا من رحم ربك ولذلك خلقهم القرطبي لتفسير كي خويد الجامع لأحكام القرآن تفسير إما آتك لسورة هود ضل ولذلك خلقهم أي وللاختلاف خلقهم خواب بوي وايدروس كردون جواز بن جاگر خواب وايدروس كردون جواز بين نقول جي وكو شتێک کە لە کارگەیەک دەردەچێ هەمووی وەکو یەکە ئێمە جیاوازین کەواتە دەبێت تەحملی جیاوازەکان یەکدی بکەین سێ ئەو کاتەش فعلا حاڵەتێکی گرژی هەبوو لە نێوانی ئەوانەدا کە دەیانەوێ ئیسلام کاڵای باڵای ژین بێ ئیسلام بەرنامەی ژین بێکەوە هەموو موسڵمان دەی وا بیر بکاتەوە و ئەوانەی کە دەیانویست کە غەیری ئیسلام کە لە سیکۆلاریزمدا بڵێن بەرجەستە دەبێ بیسەپێنن و لە ئەنجامێوەشدا خەڵکێک تووشی گرتن بوو ناڕەحەتی بوو و هەندێک شەڕ و شۆڵ پەیدا بوون و هەندێک زوڵم مستەم کرا و ئێستاش لەگەڵدا بێ دەرهاویشتەکانی ئەوە هەر بەردەوامە ئەو هەموو قۆڕخکاری و گەندەڵی و بێبەشکردنی خەڵکێک لەبەر ئەوەی کە بیر و بڕوای جیایە گومانی تێدانی ئێستاش لەگەڵدا بێ ئیسلامیەکان لە چاوی ئالمانیەکاندا وەکو هاوڵاتی پلە دووسێ تەماشا دەکرێن دیارە یانی جا من بۆ ئەوەش کە ئەو حاڵەتی بارگرژی و تەشەنوج و شیر و تیر لێک دیسوینە نەمێنێ هەڵسام بیرم لەوە کردەوە کە باشە ئایا ئەوە خەڵکێک دەیەوێت ئیسلام لە ژیانی تاچی و خێزانی و کۆمەڵایەتی و سیاسیدا پیادە بکە و حەقی خۆشێتی و ئەرکیشێتی و کەسانێکی کە بڕوان بە ئیسلام نییە جا با بشڵێن مسلمانی بەڵام بڕوان بە ئیسلام نییە بەرنامە ژیان بێ باش ئەو دوو خەڵکە ناتوان پێکەوە وێک هەڵکەن ئایا هیچ خاڵی هاوبەشیان لە بەیندا نییە زۆر خاڵی هاوبەشێت توان پێکەوە هاوکاریان لەسەر بکەن و خاڵە جیاوازەکانیش هەر کامێکیان ماف بە بەرامبەرەکەی بدات پارێزگاری کە لە تایبەتمەندیەکانی خۆی بەڵێ مامۆستا تەسەووری ئەوە ئەکەم کە کتێبەکە بۆ قۆناغێکی زۆر گرنگ ینی باو بڵێن شتێکی بەرجەستە بۆ ئەویش ئەوەیە کە ئێمە هەمومان نەزانین کە ئەوەی کە پێگوتێت تەوژمی ئیسلامی بە تایبەتی بە کۆمەڵە قۆناغی زۆر تایبەتاتیە پەڕێ ینی تەوژمی ئیسلامی ڕەنگە پێش ئەو بەرواری 2010 تۆزێک بۆ خواردتر لە قۆناغێکی زۆر تایبەت هەبێ مامۆستا ینی قۆناغێک بێت کە زۆر هەممی کۆمەلگای هەڵ نەگرت بێ ینی ئەوەندەی هەممی مانەوەیە ئەوانەی کە بابڵێن هەوڵ و کۆششەکانی بۆ ئەوەیە کە بمێنێتەوە و جوگرافیایەکی تایبەتی هەبێ هەتا ینی ئەو شتێک کە خەڵکی تریش هەیەی ئەویش هەیە بێ بە تایبەتی ینی بۆ نمونە ئەوەی کە پێگوترێت تفەنگ ینی مەسەڵەن هەڵگری تفەنگ بۆ هەڵگری جوگرافیا بۆ هەڵگروی هەندێک زمانی تایبەت بەخۆشی هەبووە بەڵام دوای ئەم قۆناغا دوای 2010 وەردە وەردە گۆڕانکاریەک بەسەر ئەم بارودۆخەدا دێ مامۆستا دوای بەرواری ئەم کتێبە ئیتر ئیسلامیەکانیش تێکەڵ بە کۆمەلگا بنەوە زۆرتر واروەها خەمی کۆمەلگا هەڵەگرن و بە جۆرە لە جۆرەکان مامۆستا تەنانەت خەمی دەسەڵاتیش هەڵەگرن ینی ئەدەچنە ناو دەسەڵاتەوە بەشداری انتخاباتەکەن و تێکەڵ بە ئیدارا بن واڵەوە ئەوەی لە دوای ئەو باروارەوە ئێمە بینین وەزیر هەیە مەسەلەن بۆن من ئەندام پەرلەمان هەیە ینی ناکرێت بڵین ئەم کتێبە یارمەتی دەرێکی باشە ینی بۆ قۆناغی دوای 2010 مامۆستا کاکە پەیوەند لە ڕاستیدا وێک هەڵکردن و پێکەوە ساچاندن و پێکەوە گونجان و پێکەوە هاوکاریکردنی پێکاتە جیاوازەکانی کۆمەلگا بۆ هەموو کاتێک هەر پێویستە ئەو خۆ هەر بۆ ئەو کاتە نەبووە هەمیشە کۆمەلگای سەرکەوتوو کۆمەلگا کە بێ بەرەو پێشەوە بچێت کۆمەلگا کە بێوێ
ئاشتەوایی کۆمەڵاتی تێدا سەقامگیر بێ کۆمەلگای کە بێوێ خەڵک هەمیشە دەستی لەسەر دڵی نەبێ دەبێ کەنجی ئەولایەنە جیاوازانە پێک دابدەن کۆمەلگایکی وا دەبێ بگەڕێ بۆ خاڵە هاوبەشەکان وەکو گوتم بیان کاتە پردی بۆ لای یەکدی پەڕینەوە و پێکەوە هاوکاریکردن و خاڵە جیاوازەکانیش تەشخیصکە بۆچی بۆ ئەو کە من و تۆ فلان لایەن فلان کەس لەم خاڵاندا هاوبەشین وەرە پێکەوە هاوکاریان لەسەر بکەین بۆ وێنە ئەلبەتە ئاماژەشم پێدا و ڕەنگە دوای جام ئاماژەی پێ بدەیت بۆ وێنە ئایا ئاوەدانکردنەوەی ئەم وڵاتە خاڵێکی هاوبەشمانی ئایا هەمان وا باشە لە وڵاتێکی ئاوەدان دابین جا لە ڕووی ژێرخانی ئابوووریەوە لە ڕووی ڕێگەوبانەوە لە ڕووی پاراستنی ژینگەوە لە ڕووی بەرهەمی خۆماڵیەوە کە هەمان بێ لە ڕووی ئەوە کە دەستی کارمان لێرە مەشغوڵی کار بێ بەهۆی کارگە و ئیش و ئاوا باشە هەمان لە وڵاتێکی ئاوەدان دابین یا لە وڵاتێکی وێران دابین خۆ لە وڵاتێکی ئاوەدان دابوون بە قازانجی هەمولایەکە هەروەها ئاوا باش ئێمە لە ڕووی فیکری و زانستیەوە کۆمەلگایکی پێشکەوتوو کراوە بین یاخود کۆمەلگایکی داخرا و دۆگما بین و هەروە لە ڕووی ڕەوشت و ئاکارەکانەوە ئاوا باشە ئێمە پێکەوە بە ڕەوشی جوان و ئاکاری بەرز و پەسەند لە ڕووی کۆمەڵایەتی خێزانی تاکەکان مامەڵە بکەی نابێ پێچوانەوە مەبەستمەوە کە هەمیشە ئەوە هەر پێویستە لە ڕاستیدا منەوە بۆ قۆناغێکی دیاریکراو نەگوتوە هەر بۆ ژەو کتێبەوە ئەوە ئێستا چاپی سێمیشەوە تەواو دەبێت چاپی چوارەمی بکەینەوە کە چاپی یەکەمی لامە 3000 نسخەی لێ چاپ کرابوو ئەو چاپەکانی کەش 1500 کەمتری لێ چاپ نەکراوە کەواتە بەڵێ ئەم بابەتە هەمیشە پێویستە و هەمیشە زیندویە و هەمیشە ئێمە پێویستمان بەوە هەیە کە بەو چاوە تەماشای یەکدی بکەین کە هەمومان پێویستین خۆ وەکوی چێک دەڵێ دوو کەس ئەگەر لە هەموو شتێدا وەکو یەک بن یەکیان زیادە ئێمە لە هەموو شتێدا پێویستیمان بە یەکدی هەیە و دەبێ هەموو لا هەبن و بڵێن چی خوای پەروەردگار ئێمە هەموو خوڵقاندووە و بە جیاوازیش خوڵقاندووی سروشتمان لە یەکجایە بیرکردنەوەمان لە یەکجایە ئەمجا زۆر جار هەر لە نێو ئێستا لە نێو تەوژمی ئیسلامیدا خۆ من تەوژمی ئیسلامی مەبەستم پێی چییە خۆ مەبەستم پێ لایەنێکی ئیسلامی دیاریکراو نییە وەگەر نادەم گوت حزبی ئیسلامی تەوژمی ئیسلامی التيار الإسلامي ياخذ الاتجاه الإسلامي مەبەستم پێ هەموو ئەوانن کەوا بیر دەکەنەوە دەبێ ژیانی خۆیان بەو شێوەیە بەڕێوەبەرن کە ئیسلام دەڵێ و ئیسلامیش قسەی هەیە بۆ هەموو کایەکانی ژیان جا لە هەندێشتدا قسەی دیاریکراوی هەیە لە هەندێشتدا قسەی گشتی هەیە وەکومە لەو کتێبەدا باسم کردووە یعنی لە هەندێشتدا نوختەی خستۆتە سەر پیت خاڵی خستۆتە سەر پیت لە بوارەکانی بووناسی ئیمان و عەقیدە پەرستشەکان ڕۆشت و ئاکارەکان ئیسلام باری کەسێتی نوختەی خستۆتە سەر پیت بەڵام لە هەندێشتدا بواری ئابووری کۆمەڵایەتی سیاسی بەڕێوەبردنی کۆمەلگا جەنگ و ئاشتی پەیوەندیەکان ئیسلام بە دانانی چەند هێڵێکی گشتی و چوارچێوەیەکی فراوان لێگەڕاوە و بۆشایەکی زۆری بەجێ هێشتووە بۆ ئەوە کە مرۆڤ بە پێی جیاوازی ژینگەکان و بە پێی قۆناغەکانی ژیانی ئەو بۆشایانە پڕکاتەوە کەواتە من تەوژمی ئیسلامی مەبەستم پێ هەموو ئەوانەیە جا چ لە چوارچێوەی لایەنێکی ئیسلامی دابن چ لە دەرەوەی لایەنێکی ئیسلامی ڕێکخراو بن ڕێکخراوی سیاسی ڕێکخراوی مەدەنی بن کەسایەتی بن یاخود مەشرەب سەلەفی بن مەشرەب طەریقەتی بن تەسەوف یاخود هەر مەشرەبێکی دیکە بن بەڵام وا بیر بکاتەوە کە ئیسلام لە ژیانی تاچی و خێزانی و کۆمەڵایەتی سیاسی خۆیدا پیادە بکە من مەبەستم لە تەوژمی ئیسلامی هەموو ئەوانەیە هەر وەکو تەوژمی عەلمانیش دیسان مەبەستم پێ حیزبێکی سیاسی دیاریکراو نییە هەموو ئەوانەی کە وا بیر دەکەنەوە کە ئیسلام یاخود دین بە گشتی و بە تایبەتی ئیسلام لە وڵاتێکی وەکو ئێمە مسڵمان نشیندا نابێت دەزوەر بداتە کایەکانی ژیانەوە بەڵکو دەبێ مرۆڤ بۆ خۆی ژیانی خۆی ڕێکخاوەکەوە هوکتم ئەم کاڵایە لە ڕاستی لە ئەوروپاوە هاتووە کە ئەوان ئەوروپایەکان لەم کتێبەشدا باسم کردووە ناحەقیان نەبووە کە بیر لە شتێکی وا بکەنەوە چونکە ئاینەکەیان ینی نەسڕانیەت شریعەتی تێدا نییە هەر بلایانی عەقیدەیە و هەندێک لایانی ڕۆشت و ئاکارە و ئەمما لایەنی شریعەتی تێدا نییە
بۆی ئەوە ناچار بوون بۆ پڕکردنەوەی ئەو فەراغ و بۆشاییە پەنابەرنە بەر شتێکی دی جاجارێ پەنیان بردو بۆ سیکۆلاریزم بۆ لیبرالیزم بۆ مارکسیزم بۆ سۆسیالیزم ناچار بوون بەڵام مسلمانێک کۆمەلگایەکی مسلمان کە ئیسلام بۆ هەموو شتێک قسەی بۆ کردووە ڕێی پێشانداوە وەکو گوتم جا ئەوەی کە ناگۆڕێ ڕێی دیاریکراوی پێشانداوە ئەوەی کە دەگۆڕێ ڕێی فراوانی پێشانداوە ئەوە ئەو دەرفەتی نیە و بیانوشی نییە کە پەنابەرێ بۆ سیکۆلاریزم. بەڵێ مامۆستا بە قسەیەکی لەسەر یادەوەری کتێبەکە بکەین چونکە ئەم کتێبە ئەوەی کێمە تێبینیمان کردووە لە دوو ڕۆژنامەی با بڵێم معتەبەری ئەو کاتە مەسەلەن بڵاو بۆتەوە یەکیان ڕۆژنامەی ئاوێنێ ئەوەی ترشیان ڕۆژنامەی هاوڵاتیە هەڵبەت یەکەم جار لە ڕۆژنامەی هاوڵاتیە دیارە نزیکی 24 ژمارەیەکی بڵاو بۆتەوە و بزانم لە ئاوێنەشە لە ڕۆژنامەی ئاوێنێشە 9 ژمارەی لە بڵاو بۆتەوە قسەکە لەسەرەوەیە حتا یەکەم جاریشە کۆمەڵێک وتار بنووسرێ لە ڕۆژنامەیەکە کە بە جۆرە لە جۆرەکانەوانی کە خاوەنداریەتێکن ئیدعایەوەکەن کە ئەلمانی بن سەراحەت یعنی ئەوەنە وتارە بنووسرێ بە ئەو هەموو ئاەت و فەرمودە لە خۆی بگرێ یعنی ئەمە ڕەنگە بە خۆشی ینی گۆڕانکاریەک بێ و قسەکە لەسەرەوە ئەمە هیچ یادەوەرێکی لەگەڵ ئەمە مۆسام کتێڵێوەڵە جارێکەکەم یادەوەریەوەی دەگەڵدایە من ئەو کاتە و ئێستاش من هەمیشە هەوڵم داوە کە تێکەڵاوی و سەردان و هاموشۆم هەبێ لەگەڵ ئەهلی فیکر و قەڵەمدا جا من ئەو کاتە بێتەوە یادم سەردانی ئەستافی هەردوو ڕۆژنامەکەم کرد کە ئەو کاتە فعلا ڕۆژنامەی هاوڵاتی یعنی پڕفرۆشترین هەفتەنامە بوو هەفتەنامە بوون خۆی بەڵام هەر دەگوتری ڕۆژنامە و دوایی لاما بە هەر لە گەرمەی بڵاوکردنەوەی وتارەکانی من بوو لە هەفتەنامەی هاوڵاتی کە ئاوێنەش پەیدا بوو ئەویش بەڕاستی هەر زۆر فرۆشی هەبوو خوێنەری زۆری هەبوو جا من سەردانە بکردن و ئەوەی بێتەوە یادم یانی و ئەو بیرۆکەم کە لەلام گەڵاڵە بوو پێم چاک بوو من ئەو وتارانە کە دەیدەم و دەینووسم کە بە حەوت ئاڵقە بە حەوت بەش دیارە نەک بە حەوت ئاڵقە بە حەوت بەش بەڵام هەر بەشی دیارە بۆتە چەند ئاڵقی هەمووی بە 33 ئاڵقە بڵاو بووە وەکو جەنابەت وتر لە کتێبەکەشدا باسم کردووە 24 ئاڵقەی لە هاوڵاتی بوو بۆیە من پێش سپاسی کە عەدنان عوسمانم کردو ئەو کاتە بڵین سەرنووسەری هاوڵاتی بۆ دیارە دوای ئەو گۆڕاوە تا 24 ئاڵقەی لەگەڵ هاوڵاتی ڕۆیشتین وام هەست کرد یا ڕەنگە ئەوان هەستیان بە بارگرانی کردبێ وام هەست کرد لە ژمارەکانی کۆتاییدا لەوێ دوای گواستمە بۆ ئاوێنە ئەگەر لە سپاسکردنەکەشدا گوتومە سپاسی ستافی هەفتەنامەی هاوڵاتی دەکەم بە ورد و درشتیانەوە بەڵام هی ئاوێنە گوتومە بە درشت و وردیانەوە ئەوەش بۆ خۆی یەکیان گوتومە بە ورد و درشت ئەوی دیکە بە درشت و ورد ئەوەش بۆ خۆی شتی خۆی هەیە کە پێویست ناکە ئێستا بڵێم لەوانەیە هی یەکەمیان زیاتر کاتگیرەکانی خوارێ هاوکار بوو بن هی دووهەمیان ڕەنگە لە سەرەوە زیاتر هاوکار بوو بن ئەوەش ئەو تعبیرش بۆ خۆی تەکنیکێکە مەغزای خۆی هەیە بەڵام گرنگە من ئێستاش لەگەڵدا بێ سوپاسی هەموو بە ڕێزان دەکەم کە ئەو کاتە لەو دوو بڵاوکراوەیەدا لەو دوو هەفتەنامەیەدا وەکو بڵێ باخەڵی هێندە فەراح بوو کە جێی ئەم کتێبەی تێدا ببێتەوە بە 33 ئاڵقە لە هەردوو هەفتەنامەکەدا بڵاو بووە چونکە من بەڕاستی دەمویست لە مینبەرێکەوە ئەم قسانەی خۆم بکەم خوێنەران بە گشتی گوێبیستی بن ئەگەر هەر بۆ من هەر بۆ تەوژمی ئیسلامی قسەم کردبایە دیارە لە کەناڵەکانی خۆمانەوە بڵاوم دەکردەوە کە ئەو کاتە ڕۆژنامەی کۆمەڵ هەر هەبوو یەکگرتوش هەبوو هی دیکەش هەبوون ئەڵبەتە من بۆ زانیاریش هەر ئەم کتێبەشم لەوێ بڵاو نەکردوەوە لەو هەفتەنامانە ئەمە ئەو کاتە ڕۆژنامە هەبوو لەوێش شتم بڵاو کردوەوە بە چەند ئاڵقا ڕۆژنامەی میدیا هەبوو لەوێش لە لڤینیش بڵاو گۆڤاری لە لڤینیشدا دیارە چەند بەڵۆیەک لە خەرمانی تەمەنم لەوێدا چەند ئاڵقەیەکی زۆر بڵاو بۆتەوە بڵێن بەرجی یەکەمی جا بەڵێ کۆمەڵێک بیرەوەری لەو بارەوە هەن
من هەر ئێستا ئەوەندە بە پێویست دەزانم بڵێم کە بەڕاستی سوپاسیان دەکەم فعلەن ئەوەی کە من دەمگوو لەوێ پێچەوانەی بیرکردنەوەی هەموو ئەوانە بوو کە لەوێ کاریان دەکرد پێمانەی کەسی لێ بوو بێ موافق بوو بۆ بیرکردنەوەکەی من بەڵام عجایبیش نییە ئەوانیش وردە کە شتەکانیان خوێندوێتەوە عجایبیش نییە بیر و بۆچوونیان گۆڕا بێ یا پێشی ڕەنگەوە حاڵی بوون کە هیچ شتێک نییە هیچ خاڵێکی هاوبەش نییە لێ نێوانی ئەو دوو تەوژمەدا بەڵام ڕەنگە دوایی کە من ئەو شتانم باس کردووە و خاڵە هاوبەشەکانم خستۆتە ڕوو خاڵە جیاوازەکانیش هەڵبەتە خاڵە جیاوازەکانیش هەر خاڵەیەکی تێکگیرانی نێوان عەلمانیەت و ئیسلام هەر بە زیانی عەلمانیەتم باس کردووە واشە لە حەقیقەتدا ئەوە خاڵە هاوبەشەکانیش گوتومە بڵێ ئیسلامی ژوە دەڵێ و سیکۆلاریزمی ژوە دەڵێ بەڵام ها ئیسلام ئاوای دەڵێ بۆ وێنە لە قەزیەی بە پیرۆزگرتنی دەسەڵات گوتومە عەلمانیەت دەڵێ دەبێت پیرۆزی لە دەسەڵات دابڕندرێ بەڵام ئیسلام دەڵێ ئەسڵان دەسەڵات هەر پیرۆز دێت تا لێی داڕنین هەر پیرۆزی نەیهێشتۆ پیرۆز بکرێ دەڵێ بەس خوا مقەدەسە بەڵام مرۆڤەکان وەکو جارێک لە وتارێکی داگوت بووم هیچ مرۆڤێک مقەدەس نییە بەڵام هەمویان ڕێز دەیگیراون ئەگەر مرۆڤەکان هەڵەکارن وەکو گوتم دەگونجێ وەڵا لەبارە زۆر شت بگوترێ بەڵام من هەر جارێک کەش سوپاسی ئەوانە دەکەم کە جا ئەو بۆ هەموو لایەک هەروایە ئێمەش پێویستە کە مە زۆر لە پەیام دەبیستم هەندێک خەڵک هەندێک قسە دەکات پێچەوانەی بۆچوونی ئێمە و سیاسەتی ئێمە و هەڵوێستەکانی ئێمەیە دەڵم ئافرین بۆ ستافی پەیام کە ڕێگە دەدەن خەڵکی دیکەی فکری جیاواز و ڕای جیاوازیش لە مینبەری ئێمەوە بێت دەرکەوێ وە کاتێکیش کە هەست دەکەم خەڵکێک هەیە کە قبول ناکە ئاسڵان هیچ هەر ڕەنگە ئیسلامیش بێ بەڵام بۆچوونێکی دیکە ئیسلامی جیاواز لەسەر مینبەرەکەی ئەو دەرکەوێت بەزەیم پێدا دێتەوە دڵم دیارە زۆر داخراوە ڕاستە مامۆستا قسەیەکی جوانی جەنابەتەوە بوو کە کوتە ڕەنگە لە ستافی هەردوو ڕۆژنامەکە تەسەوری ئەوە نەکرابێ کە ینی باوا بڵێن تەوژمی ئیسلامی یاخود با بڵێن ئەوەی کە پێک وتر فکری ئیسلامی بێت مەسەلەن بە جۆرە لە جۆرەکان تەبەنی واقع بکا کە خاڵی هاوبەشیش لە نێوانی دژەکانە بدۆزێتەوە قسەکە لەسەرەوەی مامۆستا شایەتی نزیکەی چواردەیە لە کارکردنی لە چێڵگەی کوردستانە مەسەلەن بۆ چێڵگەی سیاسیە هەم ئیسلامی هەم ئالمانی یعنی هەردووچیان بە ئەدەبیاتی دژ بە ئەدەبیاتی گەورەکردنی درزەکان مەسەلەن ینی کاریان کردووە هەتا ینی ئەم ئەدەبیاتە بۆ بە جۆرێک لە گۆشتکردن جۆرێک لە پەروەردە مامۆستا ینی قسەکە لەسەر ئەوەیە ئەو واقعی ئێمە لە ڕابردووە ینی پێش ئەوەی کە جەنابەت ئەم کتێبە بنووسی ئەندازێک ڕەنگە ئێستاش ینی شتێک هەرما بێ لەم جۆرە تەسەورکردنە ئەویش هەر بەردەوام گەورەکردنی درزەکان بووە ینی ئەوان بە سەواب زانیوە ئەوان بە چاکە زانیوە کە چۆن درزەکان گەورەکەن ئەو مێژووی بەر لە کتێبی تۆژمی ئیسلامی و ئەلمانی ڕاستەکەی پڕ لە ئەدەبیاتی گەورەکردنی درزەکان و هەرا با بڵێن گەورەکردنی خاڵە دژەکان تۆ بەم کتێبە ویستت مەسەلەن چی لەم واقع بکەی مامۆستا وڵای ویستم بەم کتێبەوە دیارە هەر ئەم کتێبەش نەبووە شتی کەشم هەر هەیە هەر لەو بارەوە یعنی بۆ وێنە گەر کتێبی چەند مەسەلێکی باوی سەردەم تەماشا بکەی تا ئێستا 6,000 چاپ کراوە و بۆ زمانەکانی عەرەبی و فارسی و تورکیش تەرجەمە کراوە بەس عینوانەکەی ئەمە مامۆستا زۆر سەرنجڕاکێشە بەڵێ ڕاستە چەند مەسەلێکی باوی سەردەم تەمان لە پێش ئەمیشدا پێشێ بە چەند کۆڕێک بووە چەند وتاری کۆڕێک بووە لە محازەرەیەک لە هۆڵی ڕۆشنبیری لە سلێمانی ئەوێش تەماشا بکەی و زۆر بەرهەمی دیکەشم ئەگەر تەماشا بکەی من هەوڵمدا بەڕاستی هەم خۆم و هەم خەڵک فێر بکەین ئەوانی کە گوێمان بۆ دەگرن کراوە بین بەڕووی یەکدیدا بۆچی ئەم ئاەتە مبارەکە تەماشا بکە کاکە پەیوەند لە سوورەتی سەبەدا خوا پێغەمبەری خاتم صلی الله عليه وسلم چۆن فێر دەکا ئەویش و شوێن کەوتوانیشی دەفەرمێ قل من يرزقكم من السماوات والأرض قل الله وإنا أو إياكم لعلى هدى أو في ضلال مبين قل لا تسألون عما أجرمنا ولا نسأل عما تعملون قل يجمع بيننا ربنا
ثم يفتح بيننا بالحق وهو الفتاح العليم. ئەم ئاەتانە زۆر سەرنجڕاکێشن. دەفەرمێ ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لیان بپرسە لە چێ؟ لە بەرامبەرەکانی کە هاوبەش بە خوادانەر بوون، بێبڕوا بوون، لیان بپرسە چێ لە ئاسمانەکان و زەوی بژیوتان دەدا؟ دوایی چاوەڕی وەڵامی ئەوان مەکە، قولی لا، هەر خوا ئەو ئاسمانەکان و زەوی وا ڕەخساندون، لە ئاسمانەوە ئاومان بۆ دادەبەزێنێ بە شێوەی باران و بەفر و تەرزە، تیش جۆرەکانی تیشک دێن، بەرگە هەوا هەیە و لەسەر زەوی ئەم توێخی زەویە خواوای ڕەخساندووە کە هەموو جۆرە ڕوەچێک، هەموو جۆرە میوەیەک، هەموو جۆرە دانەوێڵەیەک بڕوێنێ کە ژیانی بەشەر پێویستی پێێتی. وەکو لە شوێنی کە دەفەرمێ وقدر فيها أقواتها، خوا هەموو بژیوەکانی لە زەویدا ئەندازەگیری کردوون. قل من يرزقكم من السماوات والأرض قل الله. دوایی دەفەرمێ وإنا أو إياكم لعلى هدى أو في ضلال مبين. یان ئێمە یان ئێوە یەکێکمان لەسەر ڕێڕاستین، یەکێکمان لە گومڕاییکی ئاشکراداین. بالێ بکۆڵمە کاممان لەسەر ڕێڕاستین. یەکسەر ناڵێ من لەسەر ڕێڕاستم، خۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم بەتاکید دڵنیا بۆ لەوەی لەسەر ڕێڕاستە، بەڵام لە ئەگەردا دەیهێڵێتەوە بۆ ئەوەی کە بەرامبەرەکەی بجوڵێنێ. باشە ئەو کابرا قسەی زۆر بە ئینساف دەکا، دەفەرمێ ئێمە ئەم دووە کە قسەمان دژیەکە دوو ئاراستەی پێچەوانەین، یەکێکمان ڕێڕاستمان گرت و یەکێکمان ڕێهەڵە، با لێ بکەن کامە ڕێڕاست و کامە ڕێهەڵەیە. دوایی دەفەرمێ قل لا تسألون عما أجرمنا ولا نسأل عما تعملون. بڵێ ئێوە پرسیارتان لێ ناکرێت لەبارەی جەریمەکانی ئێمە، تاوانەکانی ئێمە، ئێمەش لەبارەی کردەوەکانی ئێوە پرسیارمان لێ ناکرێت. ئێ باشە ئەی لەکوێ ئەو حساب و کتابە لێک جیا دەبنەوە؟ قل يجمع بيننا ربنا ثم يفتح بيننا بالحق. بڵێ پەروەردگارمان لە قیامەت کۆمان دەکات و لەوێ دادوەریمان لە نێواندا دەکات. وهو الفتاح العليم، وخوا یەکلاکەرەوەی زانایە. کەواتە لێرە با ئێمە تەصفیه حساب نەکەین، لێرە لێکی دەرکەین، بەڵکو لێرە با پێکەوە مەدارکەین و لێ بکۆڵنە خوا حەق لەکوێیە. جا بەڵێ من هەم بۆ خۆم لەخوا بەزیادی هەوڵمدا وابم و بۆ خەڵکیش پێم خۆشە وابن کە هەمیشە ئەگەر دابنێن بەوە کە بۆچوونێکیان نەیپێکابێت. جا خۆ ئێستا من لە ئیسلام لە 100% دڵنیام هەرچی خوا فەرموویەتی و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی حەقی مطلقە، بەڵام ئایا مەرجە هەرچی خوا و پێغەمبەری خوا فەرموویانە من بەو شێوە بەڕاستی و دروستی لێ تێگەی بم و پاشان بەڕاستی و دروستی پراکتیزم کردبێ؟ نەخێر. هەر بۆیە شافعی ڕەحمەتی خوای لێبێت چی دەڵێ قولي صواب يحتمل الخطأ وقول غير خطأ يحتمل الصواب. قسەی من قسەی خۆم پێ ڕاستە دەگونجێ هەڵە بێ، قسەی بەرامبەرەکەم پێی هەڵە دەگونجێ ڕاست بێ. ئەوە وا دەکا کە تۆ گوێ بۆ خەڵک بگری. تەماشای خوا چی دەفەرمێ لە سوورەتی زومەردا؟ فبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه أولئك الذين هداهم الله وأولئك هم أولو الألباب. ئەتۆ موژدە بدە بەو بەندانم کە گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن وشەی القول ئەلیف و لامی تعریفی لەسەرە کەمە بەس پێ جنسی قەولە، هەموو قسەیەک گوێ بۆ هەڵدەخەن، گوێی لێ دەگرن، لێ وەردەبنەوە، بەڵام دوایی فيتبعون أحسنه شوێن باشترینی دەکەون. دەفەرمێ ئەوانە کەسانێکن خوا ڕێنمایی کردون ڕاستەڕێی کردو، ئەوانە خاوەن عەقڵانن. ئەوی وانە بێ خاوەن عەقڵ نییە، ئەوی هەر قسەی خۆی پێ قسە بێ. ئەم منطقە تەماشا بکە لەگەڵ ئەم منطقەی فیرعەون لە سوورەتی غافیردا خوا لەبارەی فیرعەون دەفەرمێ چی؟ قال فرعون ما أريكم إلا ما أرى وما أهديكم إلا سبيل الرشاد. فرعون گوتی هەر ئەوەتان پێ دەڵێم پێشان دەدەم کە بۆ خۆم بەڕاستی دەزانم و ئەوەی منیش دەڵێم هەمووی ڕاستە. ئەو منطقی فیرعەونیە. جا وەگەر مسلمانێکی بیکە هەر منطقێکی فیرعەونیە، عەلمانێکی بیکە هەر منطقی فیرعەونیە، بەڵام ئەوەی کە دەڵێ وڵی من بۆچوونەکەی خۆم پێ ڕاستە بەس دەگونجی هەڵە بێ بۆچوونی خۆم، بەڵام وەحی خوا کە ساغ بۆ وەحی خوایە تەواو بۆ کەسێک کە مسلمان بێت تەسلیمە. بەڵام ئایا تێگەیشتنەکەی تۆ بۆ وەحی خوا و جێبەجێکردنەکەی تۆ بۆ وەحی خوا لەسەر ئەرزی واقع مەرجە 100% پێکابێت؟ ئەیدە هەم ڕازیای عولەما و ئەئیمە و پێشەوایان لەسەر چییە؟ هەر لەسەر جۆری تێگەیشتنەکەیە، هەر لەسەر جۆری پراکتیزەکردنەکەیە کە دەگونجی هەڵی تێ بکەوێت. مامەستا قسەیەکەیە ئیشەڵا من نەتەمەلوق و ڕووپامایە بۆ جەنابەت، ینی پرسیارەکە وەکو خۆیەکەم، ینی تێڕوانینەکەیە سەبارەت بە ڕۆڵی باوڵێم منەویرەکان، ڕۆشنبیرەکان، ڕووناکبیرەکان ئەوەیە کە بە شێوەیەکی گشتی چەند ساڵێک لە پێش خەڵکەون واتە تێڕوانینیان، ینی ئەو تێڕوانین و ئەو هەڵوێستەی کە وەریەگرن لە پێش خەڵکەون. ئەگەر ئەمە
بێهێنمە ناو تێکستەکەی جەنابەتەوە ناو کتێبەکەی جەنابەتەوە لە کاتی خۆیان کۆمەڵێک ڕخنەی لێگیرا کۆمەڵک بۆڵی کرا لەبارەیەوە ڕەنگە ئێستاش هەبێت ینی قسەکە لەسەرەوەیە مامۆستا هیچ کام لەو ڕخنانە لەو جۆری بۆڵکردنانە گەشتەوە بە جەنابەت کە ینی تەسۆری ئەوە بکرێت کە مەسەلەن بۆن منە تۆ نەت پێکابێ لانی مەسەلەن بۆن منە کە ئەم دوو تۆژمەت مەسەلەن لە شوێنێکا گەیاندۆ بەیەک چونکە ئێمە بیرمان نەچێ مامۆستا هەمیشە ئەم دوو تەوژمە دوڕیانێکیان نەهێشت بۆ لە ڕابردووە بۆی بەیەک بکەن بۆیە یعنی کە دێەوە قسە لەسەر خاڵی هاوبەشی ئەم دواناکەی هەمیشە ئەو تێڕوانینە لە لای هەردووچانەوە دروستە بێ و بە تایبەتیش بە باوا بڵم لەلایەن تەوژمی ئیسلامیەوە کە خاڵی هاوبەش چۆن هەیە لە نێوانی مەسەلەن بۆ قسەکەم لەسەرەوەیە هیچ کام لەو ڕخنانە هیچ کام لەو بۆڵانە پێگەشتەوە هاتن مەسەلەن ئەوانش بورهانی خۆیان بێنن مناقەشەی بکەن لەگەڵ جەنابتە بەڵێ لەو بارەوە قسە هەبوو ئێستا شەر قسە هەیە ئێستا ڕەنگە هیوا هەبێ کە هەڵەیە ئێمە باسی خاڵی هاوبەش بکەین علمانیت ئەوە باطیلی مطلقە و ئیسلامیش حەقی مطلقە و جا حەقی ڕەها لەگەڵ باطیلی ڕەها لەکوێ پێک دەگەن بەڵام بەڵێ ئەو قسانە کراون و ئێستاش دەکرێن بەڵام من ئەوم بەوە ڕەت دەکردەوە حەقی مطلق لای خوایە وەقولی الحەق من ڕەبیکم بەڵام مرۆڤەکان حەقی ڕێژەییان لایە مرۆڤەکان حەقی ڕێژەییان لایە ئەو حەق مطلقی کە لای خوایە سبحانه وتعالى لە قورئاندا بەرجەستەیە و پاشان لە ڕێبازی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەویش هەر بریتێ لە بەرجەستەکردن و تەطبیقکردنی قورئان بەڵام بۆ ئێمە ومانانێک کە دەمانەوێت لەو حەقە مطلقەی نێو قورئان تێبگەین و ئەو حەقە مطلقەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕێبازەکەی خۆیدا پیادەی کردو تێبگەین ئایا چه زەمانەتێکەیە کە ئێمە دروستی لێ تێدەگەین لە ڕاستیدا لێرەدا ڕازیایی دروست دەبێ لێرەدا ینی ئێمە چەند مەزهبی فیقهیمان هەن زۆر کە زوازیان چوارمان هەن بەڵام 8 مەزهبی فیقهیمان هەن ئێستا کە شوێنکەوتویان هەیە لە جیهانی ئیسلامیدا جگە لە مەزهبی ئەبوو حەنیفە و مالیک و شافعی و ئەحمەد ئێمە مەزهبی زەیدیشمان هەیە مەزهبی جەعفەریش هەیە مەزهبی ظاهریش هەیە و مەزهبی ئیباضیش هەیە وانە هەموو شوێنکەوتویان هەن لە جیهانی ئیسلامیدا ئەمە هەر 8 مەزهبی مدەوەن و نووسراوە گەلێک مەزهبی دیکەش هەبوون وەکو هی تەبەری سوفیانی ثەوری چێ کە مەزهبەکانیان ئێستا شوێنکەوتویان نەماون ئەوە هەر لە ڕووی فیقهیەوە ئەگەر لە ڕووی تەریقەت و تەزکیەوە بۆی بچی چەند تەریقەتی تەسەوف و چەند قوتابخانەی پێگەاندن ئەگەر لە ڕووی زانستی عەقیدەوە ئیمان و عەقیدەوە بۆی بچی چەند قوتابخانەی علمی کەلام ئەومان هەبوون جا کەواتەوە هەمووی بەڵگەیە لەسەر کە زۆری تێگەیشتن بۆ دەقەکان زۆری تێگەیشتن بۆ وەحی جۆرا و جۆرە و پاشان ئێمە ئەگەر تەماشا بکەین خوا سبحانه وتعالى چی بە ئەوانە دەڵێ کە لە بەرامبەری ئەهلی ئیسلامدا قەراریان گرتووە جوولەکە و نەسڕانیەکان دەفەرمێ یا ئەهل الكتاب لم تلبسون الحق بالباطل ئەی خاوەن کتێبەکان بۆچی حەق لەگەڵ ناحەق تێکەڵ دەکەن واتە حەقتان هەیە هێندێک بەڵام لەگەڵ ناحەقیشی زۆردا ئاوێتەی دەکەن کەواتە خوا سبحانه وتعالى بەو هەموو عەزەمەتەی خۆی دان بەوە دادەنێ کە جوولەکەکان نەسڕانیەکان ئەندازێک حەقیان لایە بەڵام ڕخنەی ئەوان لێ دەگرێت کە لەگەڵ ناحەقدا تێکەڵی دەکەن ئەنجا خۆ گە جوولەکە و نەسڕانی وابن خۆ خەڵکی دیکەش بە هەمان شێوە خوا مرۆڤی وا خڵقاندووە عەقڵی مرۆڤ زگماکی مرۆڤ پەی بە هێندێشتان هەردەبا بەڵام ئەوەی کە حەقی مطلق و ڕەهای لایە تەنیا خوایە سبحانه وتعالى هەر بۆیەش خوا دەفەرمێ دەبێ شوێن وحیە بکە و پەیامێکەوە کە من دای دەبەزێنم لەبەرەوە حەقی مطلقی تێدایە بەڵام مرۆڤ دەگونجی هێندێک حەق بپێچێ کەواتە تۆ ناتوانی بڵێ تەنیا ئەهلی ئیسلام لە هەموو شتێکدا لەسەر حەقن نە بڵێ هەر ئیسلام حەقە غەیری ئیسلام ناحەقە بەڵام ئەو ناحەقە دەگونجی هەندێک حەقی تێدا هەبێ بە حکمی ئەوەی کە هەڵقوڵاوی عەقڵی مرۆڤە هەڵقوڵاوی زگماکی مرۆڤە عەقڵی مرۆڤ و زگماکی مرۆڤ خوا خڵقاندووە کە ئەندازەیە حەق بناسێ بەڵێ مامۆستا ئەڵقەی ژمارە 56مان تەواو بوو تمەناکەین ئینشاءڵڵا کە سوودێکمان بە بینەرانی خۆشەویست و بیسەرانی خۆشەویست گەیاند بێ درێژەی ئەم گفتوگۆیە ئینشاءڵڵا هەڵەگرین بۆ ئەڵقەکانی داهاتوو خوا پشتیوان بێ بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتنە کۆتایی ئەڵقەی ژمارە 53 تاکو بە یەکگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە هەسپێن خواتان